ئەم قوتابخانەیە لە 24 پۆل پێک دێت بە دوو دەوام زیاتر لە 1000 قوتابی لێرە دەوام دەکات و ماوەی 11 ساڵە بەردەستینە. ئەم قوتابخانەی لە پشتما ماوەی 11 ساڵە بەردەستینە. دا من لەلایەن کە سوکاریەکێک لە قوتابیەکان نامەیەکم بۆ هاتۆ دەمێ نامەکەتان بۆ بخوێنمەوە. بەناوی ئەنجومەنی دایبابان داوا لە بەڕێستان دەکەین کە هەڵدەستین بە دابینکردنی بەردەست یاخود فەڕاش بۆ خایەنکردنەوەی قوتابخانە. جا هەر کەسێک بە گوێرەی توانای خۆی بە ئارەزووی خۆی هاوکاری مادیمان بکەن بە هەر بڕەپارەیەک بێت بۆ خزمەتکردن و پاکردنەوەی قوتابخانە هاوکاریتان جێگای ڕێزە بە ناوی ئەنجومەنی دایبابان. ئەمە ئەو نامەیەکە لایەن کە سوکاریەکێک لە قوتابیەکانەوە بۆ من هاتووە. جا من قسەم لەگەڵ ئەو ئەنجومە نەکرد. ئەنجومەنی دایبابان هیچ پەیوەندیشیان بە قوتابخانەکانەوە نییە. دایک و باوکی چەند قوتابیەک دەبنە ئەنجومە ساڵانە لە قوتابخانەکان ئەوان کۆمەک خردەکەنەوە یاخود پارە خردەکەنەوە بۆی بەردەست بگرن. جا بە قسەم لەگەڵ قوتابخانەکەش کرد ئەوان باسییان لەوە کرد ئەو ئەنجومەنە هیچ پەیوەندیشی بێمەوە نیە بەڵام لە قوتابخانەکان بەهۆی نەبوونی بەردەست ئەو ئەنجومەنانە وا دەکەن بۆی قوتابخانەکان پیس نەبن و بە بەردەوام پاک ببنەوە. ئەم قوتابخانەیە لە 24 پۆل پێک دێت بە دوو دەوام زیاتر لە 1000 قوتابی لێرە دەوام دەکات و ماوەی 11 ساڵە بەردەستینە. زیاد لەو قوتابخانەیەش لە چەند قوتابخانەیەکی دیکەش ئەو کێشەیە هەیە کە من لە ماوەی هەفتەی ڕابردوو لە دوو قوتابخانەی دیکە ئەوە پەیوەندیم پێوە کراوە. من قسم لەگەڵ سامان سیوەیلی و تەبێژ وەزارەتی پەروەردە کرد ئەو باسی لەوە کرد لە ساڵانێکی زۆرە کێشەی دامەزراندن هەیە نەک لە سنووری وەزارەتی پەروەردە لە زۆربەی بەشەکان دامەزراندن وەستاوە بەڵام لە ماوەی ڕابردوو بە گرێبەست لە وەزارەتی پەروەردە کۆمەڵێک خەڵک دامەزران بەڵام ئەوانە تەنها بۆ مامۆستا بن چونکە ئەولەویەت بۆ مامۆستایە زیاتر لە جێگادانانی شە بۆ ئەو شەر بۆ مامۆستا بووە ینی چەند ساڵێکە دامەزراندن بۆ بەردەست نییە. ئەمە کێشەی بەشێک لە قوتابخانەکانی سنووری پارێزگای هەولێرە کە بەدەست نەبوونی بەردەست یاخود پاکەرەوەی قوتابخانە دەناڵێن.